بە بڕیاری ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق زمانی کوردی دەبێتەوە زمانی فەرمی لە کاروبار و تابلۆکانی دام و دەستگاکانی دەوڵەت لە پارێزگای کەرکووکیش بڕیارەکە جێبەجێ دەکرێت. ئیدارەی کەرکووک کە لە ڕابردوودا دژی جێبەجێکردنی یاسای زمانە فەرمیەکان و دەستوریش بوو، ئێستا گشتاندنی بۆ بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران کردووە تا جێبەجێ بکرێت. یاساناسێکیش دەڵێت کە پێشتر جێبەجێ نەکراوە پێشێلی یاسا و دەستوری عێراق بووە. هەر ئیستەشکە جێبەجێ دەکرێت ئەوە لە دوای ئەو سکاڵا نامایانەیە دێک کە دژی پارێزگاری بە وەکالەتی شاری کەرکووک کراوە لەلایەن نوێنەرانمان لە بەغدا. ئەو جەختکردنەوەوانە دێت بۆ ئەوەی پەیڕەوی دەستوری عێراقی بکرێت لەم شارەیە، ئەوەی هەبووە پێشتر پێشێلکارێکی ڕوونی دەستوری بووە لە کەرکووکە کە کراوە بە سەڕینەوەی زمانی کوردی لە تابلۆکان بە جێبەجێ نەکردنی ئەو مادە دەستوری کە دەڵێت لە نووسراوی ڕسمیدا دەبێت بە دوو زمان بەکاربهێنرێت. زمانی کوردی لێرەیە گورزی کوشندەی بەرکەوتووە، پێویستە لێرەدا لایانی پەیوەندیدار لە پەرلەمانتارەکانمان ئینشاءالله لە ئەنجومەنی پارێزگای داهاتوو کاری جدی بکرێت بۆ زمانی کوردی، چونکە زمانی کوردی هاوشێوەی هێز و زەویەکانمان ڕوو لە تەعریبە. پێویستە کورد بە جدی بێتە سەرخەت و ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوش ئەوەی ماومانە بریتە لە کللتور و زمانی کوردی. لە بڕیارەکەدا دەستگا پەیوەندیدارەکانی کەرکووک پابند کراون کار بە زمانی کوردی بکەن لە نووسینی تابلۆی هەموو فەرمانگەکان، پۆلێنکردنی خوێندن بە زمانی پێکهاتەکان، کارکردن بە نووسراوەکانی نێوان هەرێم و بەغداد بۆ لەمە و دوا، تابلۆی ڕێگاکانی هاتوچۆی ناوشار و دەرەوەی شار، تابلۆی دام و دەستگاکانی دەوڵەت، هەمویان بە کوردی و زمانی پێکهاتەکانی تر بنووسرێتەوە. ڕوحێکی شۆڤێنەوە بە دوو زمانە نووسرا عەرەبی و یان ئینگلیزییان هەر بە عەرەبی. ئەو زۆر جار کارمانسەرەوە کردو گۆڕیمانە پێیان، بەڵام دیارە لە هەنێک شوێن هەرماوەتەوە و ئێمە شەڕەکەمان بەردەوام بوو هەموو کاتێ ئەو شتانەمان پیان گۆڕی، بەڵام ئێستا کەوتوە دەبارەی جێبەجێکردنەوە جارێشتر ئەوە هەوڵ و تێکۆشان یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیەکان و لایەنی پەیوەنددار و پەرلەمانتارەکان و خەڵشانی دووسۆزی ئەم شارناویەتی نیشتیمانی کوردستان پێشتر ئەو کارەمان کردووە و هەموو کاتێ داپۆکمانەوە کردووە کە کەرکووک شاری پێکەوە ژیانە، شاری ئاشتیە. دوای بڕیارەکەی ئەمینداری ئەنجومەنی وەزیران دەبێت بەشی تەکنەلۆژیا و زانیاری فەرمانگەکان هەستن بە نەخشاندنی تابلۆی فەرمانگە جیاوازەکان بە شێوازێک زمانەکانی کوردی و عەرەبی و تورکمانی و سریانی تیادا نووسرا بێت. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.